کۆبوونەوەی هاوبەشی کومیتەی کۆمەڵە و حیزبی دموکراتی کوردستان لە فینلاند ڕۆژی پێنجشەممە 1/11/2014 زایانی نوێنەرانی کومیتەکانی حیزبی دموکراتی کوردستان و کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە فینلاند لە شاری هێلسینکی پایتەختی ئەو وڵاتە کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا هەردوو لا سەبارەت بە ڕووداوەکانی باشوور و ڕۆژئاوای کوردستان و هێرشی ترۆریستانی دەوڵەتی ئیسلامی بۆ سەرهەرێم و هەروەها ڕۆڵی ئێران لە هاندان و ناردنی گروپی ترۆریستی داعش بۆ شەڕدژی کورد و کوردستان ئاڵوگۆڕی بیرڕاکرا. لە درێژەی کۆبوونەوەکە باسکرا لەسەر کارکردن بۆ پێکێنانی کومیتەیەکی هاوبەش لەگەڵ هێزەکانی ڕۆژهەڵات و چۆنێتی چالاکی و کارکردنی هاوبەش لە وڵاتی فینلاند و هەروەها کارکردن لەناو کومیتەی هاوکاری هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان و چۆنێتی ئاکتیڤکردنی ئەو کومیتەیە تەوەرێکی دیکەی باسەکان بوو. لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەشدا وێڕای باسکردن لە زیاتر نزیکبوونەوەی حیزبەکان پێداگیری کرا لەسەر گرتنی بەردەوامی کۆبوونەوەکان و پێویستی کار و چالاکی زیاتر لە نێوان حیزب و ڕێکخراوە کوردستانیەکان لە وڵاتی فینلاند. کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی فینلاند. بۆ پشتیوانی لە کۆبانێ لە هۆلاند خۆپیشاندان بەڕێوەچوو. لە چوارچەوەی ئەو زنجیرە خۆپیشاندان و چالاکیانەی کە لە ماوەی ڕابردوو دژی هێرشی نامرۆڤانەی تەرۆریستانی داعش بۆ کۆبانێ بەڕێوەچوو، ڕۆژی شەممە ڕێکەوتی 1 نۆڤەمبری 2014 کە بە ڕۆژی جیهانی کۆبانێ دیاریکرا لەسەر ئاستی کوردستان و ئاستی وڵاتانی جیهان خۆپیشاندان و چالاکی جۆراوجۆر بەڕێوەچوو. لە مەیدانی مانفیلدی شاری دەنهاج لە هۆلاند بە شێوەیەکی فراوان بە بەشداری هەزاران کەس لە کوردستانیانی وڵاتی هۆلاند، حیزب و لایەنە سیاسیەکان، ڕێکخراوی مەدەنی و چەندین کەسایەتی هۆلەندی و بە ئامادەبوونی ژمارەیەک لە ئەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران خۆپیشاندان بۆ پشتگیری لە خەڵکی خۆڕاگری شاری کۆبانێ بەڕێوەچوو. شایانی باسە لەلایەن هاوڕێ ئەحمەدی مورتەزایی ئەندامی کومیتەی دەرەوەی وڵات وتارێک پێشکەش بە بەشداربووان کرا کە تێیدا پشتیوانی کۆمەڵەی شۆڕژگەری لە خەڵکی ڕۆژاوای کوردستان ڕاگەیاند. هاوڕێ ئەحمەد مورتەزایی لە بەشێک لە قسەوپاسەکەی ئاماژی بەوەدا کە ڕاستە ئەمڕۆکە هێزێکی تەرۆریستی دواکەوتوو دژە تەمەدون و مرۆڤایەتی هێرشی هێناوەتە سەر نەتەوەی کورد، بەڵام دنیا دەزانێ کە ڕوبەڕووی سەنگەری خۆڕاگری خەڵکی کۆبانێ بوونەتەوە کە لە پێناو کەرامەت و ئازادی خەبات دەکەن. پاشان و لە درێژەی قسەکانیدا هاوڕێ ئەحمەد مورتەزایی هەروەها ئاماژەی بەوە کرد کە نەتەوەی کورد زۆر لە مێژە لە بەرامبەر داعش و داعشەکان لە پێناو پاراستنی خاک، نیشتمان، نەتەوە و ناسنامەی خۆی خەبات دەکات. نمونەی شەڕی خوێناوی 24 ڕۆژەی شاری سنە دژ بە کۆماری سێدارە و دەیان نمونەی تر لە کوردستانی ڕۆژهەڵات کە ئێستاکەشی لەگەڵ بێ ئەم بەشە لە کوردستان سەرڕای توندوتیژی کۆماری سێدارە لە پێناو هاوپشتی خەڵکی کۆبانێ دێنە سەر شەقامەکان و پشتیوانی خۆیان بە شێوەی مادی و معنەوی ڕادەگەێنن. ئەوە بە دڵنیاییەوە نیشانەی یەکگرتووی نەتەوەکەمانە لە هەر کات و ساتێکدا پێویست بکات. خۆپیشاندان بۆ پشتیوانی لە کۆبانێ لە شاری ئۆسلۆی پایتەختی وڵاتی نۆروێژ ڕۆژی شەممە ڕێکەوتی 1/11/2014 زایانی لە شاری ئۆسلۆی پێتەختی وڵاتی نۆروێژ بۆ پشتیوانی لە خۆڕاگری خەڵکی کۆبانێ کۆبوونەوەیەکی بەرین پێکات. کاتژێر 14 بە کاتی ئۆسلۆ سەدان کەس لە چالاکانی سیاسی کورد و نۆروێژی سەر بە حیزبەکانی چوارپارچەی کوردستان لە مەیدانی کرێکاری شاری ئۆسلۆ کۆبوونەوە. لەم کۆبوونەوەیەدا نوێنەرانی هەندێک لە ڕێکخراوە نۆروێژیەکان پەیام و بابەتی خۆیان لە پشتیوانی خۆڕاگری خەڵکی کۆبانێ و هەروەها شەرمەزارکردنی گروپی ترۆریستی داعش پێشکەش بە ئامادەبووان کرد. چەند سرودی شۆڕژگەرانە لەوانە سرودی نەتەوەی ئەی ڕەقیب، سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش بە دەنگی هونەرمەند مەرزێ فەرێقی پێشکەشی ئامادەبووان کرا. تا کاتژێر 16 بە کاتی ئۆسلۆ بە دروشمی بژی کۆبانێ و بژی کوردستان درێژەی پێدرا. شایانی باسە کۆمەڵێکی بەرچاو لە هاوڕێیانی کۆمەڵە بەشداری ئەو خۆپیشاندانە بوون و شان بەشانی ئامادەبووانی دیکە پشتیوانی خۆیان لە خەباتی گەلی کورد و خۆڕاگری قارەمانی کۆبانێ دەربڕی. کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی نۆروێژ.
خۆپیشاندان لە وڵاتی سوئێد بۆ پشتیوانی لە کۆبانێ. ڕۆژی شەممە ڕێکەوتی 1/11/2024 زاینی واتە 1 نۆڤامبر لە شاری ستۆکۆڵم پێتەختی وڵاتی سوئێد پشتیوانیەکی بەرین لەلایەن کوردەکانی هەر چوارپارچە و نیشتەجێی وڵاتی سوئێد و هەروەها حیزب و ڕێکخراوەکان و کەسایەتیە سیاسیەکان و هەروەها بە بەشداری چەند لایەن و ڕێکخراوی مەدەنی وڵاتی سوئێد بۆ دەربڕینی پشتیوانی لە خۆڕاگری کۆبانێ بەڕێوەچوو. لەم خۆپیشاندانەدا کۆمەڵەش وەک لایەنی سیاسی کوردستانی ڕۆژهەڵات و هەروەها کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات بەشداریان کرد و پەیامی کۆمەڵەی ژنان لەلایەن هاوڕێ دڵنیا ڕەحیمزادە ئەندامی کۆمەڵە پێشکەش بە بەشداربووان کرا. هەر سەبارەت بەم خۆپیشاندانە و توێژێکی تەلەفۆنیمان لەگەڵ بەڕێزیان ئەنجام داوە کە زیانیاری زیاتر سەبارەت بەم خۆپیشاندانە بە بینەرانی ئازیز بدات. لەسەر پێشنیاری چەند ڕۆشنبیر و چەند ئاشتی خوازێکی کە براوەی خەڵاتی نۆبێلیش بوو ڕۆکو نۆڤام چامسکی کە داوایان کردبوو ڕۆژی 1 نۆڤامبر بکرێتە ڕۆژی پشتیوانی لە خەڵکی کوبانی. هەر ئەو پشتیوانیەش دیارە لەلایەن هەموو خەڵکی کوردستان لە هەموو جیهانەوە پێشوازی لێکراو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوو. لە وڵاتی سوێدیش ڕێکخراوێک بە ناوی کوردیسکا ئۆپۆنیۆنیەن ئێمەیان ئاگادار کردەوە کە لە ڕۆژی 1 نۆڤامبر لە ستۆکۆڵم خۆپیشاندانێک بەڕێواتێت. دیارە کۆمەڵەش وەک هەمیشە کە پشتیوانی خۆی دەربڕیوە لە هەموو کورد لە هەر چوار پارچەی کوردستان پشتیوانی خۆی دەربڕی و ئامادەگی خۆی دەربڕی بۆ بەشداری لە خۆپیشاندانە هەم کۆمەڵەوە هەم ڕێکخراوی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵاتیش. خۆپیشاندانەکە دیارە ڕۆژی 1 نۆڤامبر دەستی پێکرد سەعات 1 نیوەڕۆ
بەشداربوانی خۆپیشاندانەکە بریتی بوون لە کەسایەتیانی سەربەخۆ و نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان لە هەر چوار پارچەی کوردستان. خۆپیشاندانەکە لە هۆملەگۆردون دەستی پێکرد و لە چەند خیابانێکی ئەسلی ستۆکهۆڵمەوە درێژەی پێدرا و لە سێریەلتۆریەی ستۆکهۆڵم هەموو کۆ تا ساعتی 5 ئێوارەی خایاند و خۆپیشاندانەکە بە خوێندنەوەی پەیام و پێشکەشکردنی کاری هونەری و قسەی چەند کەسێک چەند لایەنێکی سوێدی و کورد درێژەی ئێدامی پێدرا. دیارە جێگەی ئاماژەیە کە لە ناو کارە هونەریەکانە زۆربەی هونەرمەندان و بەشێکی زۆریان هونەرمەندانی ڕۆژهەڵاتی بوون کە بەشدار بوون لە ئەو خۆپیشاندانەیە. کۆمەڵەش هەروەکو ئاماژەم پێدا لە قسەکانمە کۆمەڵەش بەشدارێکی بەرچاوی بوو. دیارە ئێمە وەکو کمیتەی ستۆکهۆڵم نەمانتوانی کەسانی دەوروبەری ستۆکهۆڵم ئاگادار بکەینەوە کە بتوانن بەشدار بن لەو سەعاتەیە، چونکە سەعاتی دقیقی بەشداریەکە کەمێک درەنگ بە ئێمە ڕاگەیاندرا و ئەوان نەیانتوانی بەداخەوە خۆیان بگەێنن. بەپێی پێویست ئەندامانی ناو ستۆکهۆڵم بەشداریان کرد و بەشداریەکەش بەرچاو زۆر باش بوو. ڕێکخراویژنانی ڕۆژهەڵاتیش بەپێی توانای خۆی زۆربەمان بەشداریمان کردووە، تەنانەت پەیامیشمان بوو لە ناو مەراسمەکە و خۆپیشاندانەکە پەیامەکەمان خوێندرایەوە. سەبارەت بە کۆبانی ئەگەر بمەوێ بڵێم دیارە پشتیوانێکی زۆر باشی لێکراوە، دیارە دەکرێت باشتریش بێت. هیوادارم ئەڵبەتە باشتر بێت، چونکە وەک هەمووان ئاگادارن ئەمە تاریخی کورد شتێکی تازە نییە. پێشووتریش ئەو شتە ڕووی داوە، پێشووتریش لە کوردستانی ڕۆژهەڵات داعش و داعشیزمەکان هێرشیان کردوتە سەر کوردستان، بەڵام بەداخەوە ئەو کات پشتیوانی جیهانی لەگەڵ نەبوو. بەداخەوە ئەو کات تۆڕێک وەکو فەیسبوک و تویتەر و یوتیوب و ئەوانە نەبوو کە بتوانێت حداقل لە ڕێگەی ئەوانەوە پشتیوانی جیهان و ڕای جیهانیان بەلای خۆیان کێشێت. هیوادارم ئەم جارە تاریخی کوردستانی ڕۆژهەڵاتمان دووبارە نەبێتەوە. ژنانی کۆبانی، خەڵکی کۆبانی بەرخۆدانی چاکیان کردووە. هەروەکو کوردستانی ڕۆژهەڵاتیش ئێمە پێشووتر بەرخۆدانێکی باشمان بینی، بەڵام بەداخەوە ئەو کات پشتیوانی لەگەڵ نەبوو. هیوادارم ئەم جارە پشتیوانی زۆر باشتری لەگەڵ بێت. کۆبوونەوەی کومیتەی هاوکاری حیزب و ڕێکخراوە سیاسیەکان لە فینلاند. کومیتەی هاوکاری حیزب و ڕێکخراوە کوردستانیەکان لە وڵاتی فینلاند لە ڕۆژی 2 مانگی 11 2014 لە شاری هێلسینکی کۆبوونەوەی دەورەی خۆی بەڕێوە برد. کۆبوونەوەکە کاتژێر 5 ئێوارە بە یەک چرکە بێدەنگی بۆ گیانی پاکی شەهیدانی ڕێگەی ئازادی و ڕزگاری کوردستان دەستی پێکرد. پاشان هەرکام لە حیزبەکان بۆ چوونی خۆیان وێ ڕایباس و لێکۆڵینەوە لەسەر پرسەکانی ڕۆژ و هەلومەرجی کارکردن لە فینلاند و چۆنێتی چالاکیکردن لە وڵاتە خستەڕ و پاشان کاتژێر ئاڵگۆری بیرڕا بەهۆی ئامادەنەبوونی چەند حیزب و ڕێکخراوەی بەشی دووەمی کۆبوونەوەکە دواخرا بۆ 30 مانگی 11 2014 کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی فینلاند. دۆستێکی دێرینی کۆمەڵا لە شاری مەریوان بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. بە پێی هەواڵی گەشتوو بە ئاسووی ڕۆژهەڵات، دۆستێکی دێرینی کۆمەڵا لە شاری مەریوان بە ناوی کاک مەحموود ڕەمەزانی ناسراو بە مەحموود گولانی، خەڵکی گوندی گولانی سەر بە ناوچەی کۆماسی، ڕۆژی چوارشەممە حوتی خەزەڵوەر لە شاری مەریوان ماڵاوایی لە ژیان کرد. کاک مەحموود ڕەمەزانی لە سەردەمی ساڵەکانی دەهەی شەستیەتاوی بە هەموو شێوازێک یارمەتی هێزی پێشمەرگی کۆمەڵە دەدا و لە هیچ هەوڵێک خۆی نەدەبوارد. ئێمە وەک ستافی بەرنامەی پێیکی کۆمەڵا پرسە و سەرخۆشی خۆمان لە بنەماڵە و خزم و کەسوکاری کاک مەحموود ڕەمەزانی دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین.